تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. إن قارون كان من قوم موسى فبغى عليهم. بێگومان قارون لە قەوم و خوێشانی موسا بوو کەچی بەهۆی ماڵ و سامانیەوە خۆی جیف دەکردەوە بەسەریاندا و فیزی بەسەردا دەکردن. سوورەتی ئەلقەسەس. بەرمەبنەی ئەم ئاەتە پیرۆزە هەندێک لە تەفسیر نووسان وتویانە قارون خزمی حەزرەتی موسا بووە، تەنانەت هەندێک وتویانە مام یان ئامۆزا یان پورزای بووە. پێدەچێت تێبینیەکی لەم جۆرە لەوەوە هاتبێ کە ویست بێتیان سەرنجەکان بۆ لای ئەوە ڕابچێشن کە قارون سەرڕای نزیکبوونی لە حەزرەتی موسا سوودی لێ نەبینیوە. ئەمە ژوای لە نووسەران کردبێت هەوڵی بڕیاردانی خزمایەتی لە نێوانیاندا بدەن. لە ڕاستیدا نە لە قورئان و نە لە سوننەتدا دەقێکی ڕاشکەومان لەم بارەیەوە نییە، کەواتە پێویستە واتایەکی تر بۆ قارون لە هۆزی موسا بوو بهێنرێت. یەک، لەوانەیە قارون لە بەنی ئیسرائیلیەکان بوو بێت، هەر بۆیە قورئان دەربارەی دەفەرموێت قارون لە هۆزی موسا بوو، یاخود یەکێک بۆ لە تاکەکانی ئەو ئوممەتەی کە حەزرەتی موسا بانگەوازی لە ناودا کردوون. واتە یەکێک بوو لەوانەی کە تەبلیغ کران. پێدەچێت ئەویش بە وێنەی سامیری یەکێک بوو بێت لەو کەسە تایبەتانەی کە حەزرەتی موسا گرنگی تایبەتی پێداون و لە نزیکەوە چاودێری کردوون. بەڵام ئەو نەیتوانی نە ئەم نزیکیە و نە ئەو سەروەتەش کە پێی بەخشرا بوو لە ڕێگەی بەدەستێنانی بەهەشدا بەکار بهێنێت. بەشی دواتری ئاەتەکە دەفەرموێت وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. سەرەتا پێویستە بڵین گزارشتەکانی قورئان هەروەک پاک و بێگەردن لە درۆ بە هەمان جۆر بە دووریشن لە زیادەڕەوی کە درۆی ناڕاستە و خۆیە. کەواتە کاتێک ئەم وێنە ڕاستەقینەی قورئان دەهێنینە پێشچاوی خۆتان، گەورەی سەروەتەکەتان بۆ دەردەکەوێت، چونکە گەورەی و مەزنی ئەو گەنجینە و سەروەتەی کە تەنها کلیلەکانی مەگەر کۆمەڵێک پیاوی بەهێز بە زەحمەت بتوانن بیگوازنەوە شتێکی ئاشکرا و ڕوونە. 2. ئەگەر بە زمانی ئەم سەردەمە گزارش لە گەنجینەکانی قارون بکەین، هێندە زۆر بوون کە مۆزەخانەکانی ئێستایان پڕ دەکرد. 3. هەرچی هەڵوێستی قارونیشە بەرامبەر بەو سەروەت و سامانەی کە پێی بەخشراوە ئەوە لە خۆی گۆڕاوە و کەسێکی بێڕێز بووە و کەش و فشی بەسەر خەڵکدا کردووە. هەندێک لە هۆزەکان پێیان وتووە لا تفرح إن الله لا يحب الفرحين. بەڵام ئەو نەک هەرگوێی لەم ئاگادارکردنەوەیە نەگرتووە، بەڵکو برێوی بەلادانەکانی داوە و تەنانەت لە کۆتاییشدا کارگەیشتووە بەوەی بڵێت قال إنما أوتيته على علم عندي. لە ڕاستیدا ئەمە تەنها تایبەت نییە بە قارون، بە درێژایی مێژوو لەم ڕۆژگارەشدا چەندەها کەس هەبوون کە سەروەت و دەوڵەمەندی تووشی هاربوون و لە ڕێترازانی کردوون. هەمووشیان بە نزیکەیی هەمان شتیان وتووە. بۆیە چڕکردنەوەی سەرنجەکان لەسەر قارون واتە بچووکردنەوەی چوارچێوەکە بە هیچ جۆرێک ڕاز نییە. ئەوە تا کەسانێک هەبوون کە ئیرەیان پێدەبرد و دەیانوێت يا ليت لنا مثل ما أوتي قارون إنه لذو حظ عظيم. کاتێکیش سزادرا و بەناخی زەویدا براوتیان وأصبح الذين تمنوا مكانه بالأمس يقولون ويك أن الله يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر لولا أمن الله علينا لخسف بنا
ويكأنه لا يفلح الكافرون. بەڵێ قارون لە ئەنجامی نەپاراستنی هاوسەنگی و ئینکاریکردنی سەرچاوەی ئەو نیعمەتانەی کە پێی بەخشراون سزا درا و خۆی و هەموو ئەو شتانەش کە خاوەنیان بوو بە ناخی زەویدا بران. قورئانی پیرۆز بەم جۆرە وێنەی ڕووداوەکە دەچێشێت. فخسفنا به وبداره الأرض فما كان له من فئة ينصرونه من دون الله وما كان من المنتصرين. بەڵێ لە ڕاستیدا قارون لە دوو ڕووەوە هەڵەی کرد. یەکەم بەهۆی ئەو ناز و نیعمەتەوە کە پێی بەخشراوە خۆی بە یەکێک لە دەستە بژێرەکانی کۆمەڵگاکەی داناوە و بەرامبەر بەخوای گەورە خۆی گەورە دەرخستووە و دووچاری ئەو کیبر و غرورە بووە کە بەڕێگر لە بەردەم چوونە بەهەشدا هەژمار دەکرێن. لە بەرامبەر ئەوەدا کە بانگەشەی گەورەیی کردووە خوای گەورە وەکو سزایەک بچووکی و نزمبوونەوەی کردووە بە نسیبی. بەواتایەکی تر قارون بە جۆرێک مامەڵەی لەگەڵ ئەو شتانەدا کردووە کە پێی بەخشراون وەک ئەوەی خاوەنی ڕاستەقینەیان بێت و هەتایە لەگەڵیان بمێنێتەوە. خوای گەورەش لە بەرامبەردا بە زەویدا دایچاندووە لە حاڵێکدا بە گوێرەی نهێنی دەستوری من تواضع رفعه الله ومن تكبر وضعه الله. پێویست بوو خۆ بە کەمزانی و خاچی بوون نیشان بدات. دووهەم ئەگەر قارون و کەسانێک کە وەک قارون بیر دەکەنەوە لە کۆمەڵگەیەکدا زۆر ببن و باڵادەستی پەیدا بکەن دابەشبوون و پەرتەوازەیی لەو کۆمەڵگایەدا دێتە دی. واتە ئەگەر فەلسەفەی کەسانی خۆپەرست و بەرژەوەندی خواست کە قازانج دەکەن و تێشوو دەخەن و قۆرخکاری دەکەن و دەخۆنەوە و بەڵام هەرگیز بیر لەوە ناکەنەوە کە کەسانی دیژ مافیان بەسەر سەروەتی ئەوانەوە هەیە و بەرامبەر بە کەسانێک کە لە برساندا دەمرن پەنجەیەکیان ناجوڵێنن ببێت بە شێوازی ژیانی باوی ناو کۆمەڵگایەک هەڵدێری گەورە لە نێوان چین و توێژەکانیدا دروست دەبێت. هەر یەک لە سەرمایەداری و کۆمیۆنیزم لەو ڕووەوە کە نمونەی ئەم هەڵدێرانن دەکرێت سەرنجیان لێ بدرێت. لەو جێگایانەدا کە ئەم سیستەمانەیان تێدا جێبەجێ کراوە چ لە دوێنێ و چ لە ئەمڕۆدا کەندەڵانی گەورە کەوتووەتە نێوان چین و توێژەکانی کۆمەلگاوە و لە ئەنجامیشدا مرۆڤایەتی لەم کارە سات بۆ ئەو قەیران پەلچێش کراوە. لە ئێستاشدا بە هەمان جۆر خوای گەورە لە پێناوی ڕیشە چێشکردنی نەخۆشیەکی لەم جۆرەی کە پەیوەندی بە هەمووانەوە هەیە و دەگونجێت بۆ تاکەکانی دیکەش بگوازرێتەوە قارونی بەناخی زەویدا بردووە و کردوویەتی بە پەندی پێشین و پاشینەکان. جگە لەمە خوای گەورە لە ڕێگەی ئەو ڕووداوەوە بیرمان دەهێنێتەوە ئەوانەی دڵ بە جوانی و ڕەنگاوڕەنگی دنیا خۆش دەکەن بە هەڵەدا چوون و ماڵی دنیا و فانی و لە ناوچووە و هەروەک ئەوە خوایە کە دەیبەخشێت هەر ئەویشە هەر کاتویستی لە مرۆڤی وەردەگرێتەوە. بە کورتی قارون خاوەنی چەندەها گەنجینەی وەک زێڕ و زی و هاوشێوەکانی بوو. ئیدی لە هەر ڕێگەیەکەوە دەستی خست بێت دانانی ئەم گەنجینانە لە جێگای ئەمین و پارێزراودا و دانانی کلیلی یەک لە ناو یەک بۆیان و شاردنەوەی لە پشتی چەندین دەرگاوە لەو ڕووەوە کە وێنای کاراکتەری کەسێکی چروکی وەک قارون دەکات زۆر واتادارە. دەگونجێت ئەم سەروەتە مەزنە بەهۆی دۆزینەوەی شوێنەوارە کۆنەکان یان گەیشتن بە گەنجینەی پادشا کۆنەکان بە هۆکارێک لە هۆکارەکان یاخود بەهۆی ڕیاوە بەدەست هات بێت. پێدەچێت لە ئەنجامی ئەوەی کە لە پڕێکدا بووە بە خاوەن سەروەت و هەبوونی کەسانێک لە چواردەوری کە بۆ پاراستن و چاودێری گەنجینەکانی پێویست بوون سنووری بەزاند بێت و سینگی دەرپەڕاند بێت. گفتاری کەسانێکی قەومەکەی کاتێک وتیان لا تفرح إن الله لا يحب الفرحين. ئەمە نیشان دەدات بەدەستێنانی سەروەت بە شێوەیەکی ئاسان یاخود هەڵپە و بەرچاوتەنجی ئەویان بەرامبەر ئەوە کوێر کردووە کە دەگونجێت کەسانی دیژ مافیان بەسەر ئەو سەروەتەوە هەبێت. هەموو ئەو هەڵس و کەوتە نەرێنیانەی کە دواتر دەیان نوێنێت لەم کوێریە مەعنەویە و لە وەهمی باوەشکردن بە دنیاوە سەرچاوەی گرتووە. چونکە ئەوانەی کە دنیا بەسەر و زیاد دەزانن و پشتی پێدەبەستن و
شانازی پێوە دەکەن و دڵیان خاوەنی هاوسەنگی نییە هار دەبن و لە سنوور دەردەشن قارونیش هەر ئەمەی کرد.